دەسەڵاتی دادوەری وەک یەکێک لە گرنگترین سێکتەرەکانی حکومڕانی تەندروست و بەدیهێنەری دادپەروەری یەکێکە لە گرنگترین پایەکانی پێشکەوتنی هەموو گەل و وڵاتێک. بەڵام بەهۆی نادیموکراسی بوونی هێزە حکومڕانەکان و باوەڕنەبوونیان بەسەر بەخۆی دادگاکان و تێکەڵی حیزب و حکوومەت و دابەشکردن و بەخشینەوەی کورسیەکانی ئەنجومەنی دادوەری لەسەر بنەمای پشکێنەی حیزبایەتی و خزمایەتی دوای 27 ساڵ حکومڕانی راپۆرتێک لەژێر ناونیشانی سەربەخۆیی دەسەڵاتی دادوەری لە پاشەکشەدایە بڵاو دەبێتەوە. سەنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤ لە دەیەمین راپۆرتی ساڵانەی خۆیدا و لە چوارچێوەی پرۆژەی پاڵپشتی دادگا لەژێر ناونیشانی سەربەخۆیی دەسەڵاتی دادوەری لە پاشەکشەدا هەزاران حاڵەتی پێشەلکاری لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ لە ناو دادگاکان و بنکەکانی پۆلیس و ئاسایش بڵاو دەکاتەوە. سەنتەرەکە لە سەر هەڵبژاردننی ناونیشانی راپۆرتەکەیان ئاماژەی بۆ کردووە لە کاتی پرۆسەی سەرکەوتنی ژمارەیەک لە دادوەران بۆ دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان بە ئاشکرا باسی دابەشکاری حیزبی لەسەر ژمارەی دادوەران بۆ دادگای پێداچوونەوە کراوە. تەنانەت هەندێک لە دادوەرەکان بە ئاشکرا بەیاننامەیەکیان بڵاو کردوتەوە و هەندێکیشیان بەناڕاستەوخۆ پرۆسەکەیان بە پرۆسەیەکی تەواو حیزبی هەژمار کردووە. ئەمە جگە لەو دەستێ وەردانە ڕوون و ئاشکرایی لە پرۆسەی وەرگرتنی قوتابیانی پەیمانگەی دادوەریدا بینراوە. سەنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤ دەشڵێت تێکڕای ئەمانە ئاماژەی ڕوون و ئاشکران بۆ پاشەکشەکردنی سەربەخۆیی دەسەڵاتی دادوەری لە بەرامبەر هەژمون و دەسوەردانی دەسەڵاتی جێبەجێکردن و لایەنە سیاسیەکان. هەر لەبەر ئەمانە راپۆرتی ئەم ساڵیان لەژێر ناوی سەربەخۆیی دەسەڵاتی دادوەری لە پاشەکشەدا بڵاو کردوێتەوە. سەنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤ ئاماژە بۆ دەکات تەنها لە ساڵی ڕابردوو 1003 پێشەلکاری لە ڕێگەی چاودێرەکانیانەوە دژی سەروەری یاسا و مافەکانی مرۆڤ تۆمار کراون کە وەک خۆیان ئاماژەی پێدەکەن بەهۆی ئەو ئاستەنگانی لە بەردەم کارەکانیاندا دروست دەکرێت نەتوانراوە کۆی پێشەلکاریەکان تۆمار بکرێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا ژمارەکان زۆر و سەرنجڕاکێشن. دواخستنی دادگایکردنی تۆمەتباران و هێشتنەوەیان لە زینداندا بۆ چەندین ساڵ و یەکلای نەکردنەوەی کێسەکانیان یەکێکە لەو پێشەلکاریە ئاشکرایی کە هاوڵاتیان بەدەستیەوە دەناڵێنن. وەک لە راپۆرتەکەدا هاتووە تەنها لە ساڵی ڕابردوو 150 حاڵەتی دواخستن و درەنگێک لایکردنەوەی کێسەکان تۆمار کراوە و لە 10 ساڵی ڕابردووشدا 1552 حاڵەتی پێشێلکاری لە دادگا شارستانیەکان تۆمار کراوە. سەنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤ سەرسوورمانی خۆی لە بەدەمەوە نەهاتنی دەسەڵاتەکانی یاسایی و دادوەری و جێبەجێکردن لەسەر ئەم ژمارە گەورە و ترسناکانی کە سەنتەرەکەیان لە راپۆرتی ساڵانە بڵاوی دەکاتەوە ڕادەگەیەنێت. بە جۆرێک لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا و لە چوارچێوەی پرۆژەی پاڵپشتی دادگا 7699 پێشەلکاریان تۆمار کردووە. بەڵام هیچ کام لە دام و دەستگا ڕسمیەکان هەنگاویان بۆ نەهێشتنی پێشەلکاریەکان و چارەسەری کێشەکان نەناوە. سەنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤ لە کۆتایی راپۆرتی سەربەخۆیی دەسەڵاتی دادوەری لە پاشەکشەدا کە لەسەر ڕووداوەکانی ساڵی ڕابردوو بڵاوی کردوێتەوە لە پێناو کەمکردنەوە و بنەبڕکردنی پێشەلکاریەکان دەیان پێشنیاری ئاڕاسی دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادگاکان کردووە و لە پێشینەی پێشنیارەکانیشدا بنبڕکردنی دەستی حیزب لە دادگاکان و دامەزراندنی دادوەری بەتوانا و بە ئەلکترۆنیکردنی کاروبارەکانی دادگا دەبینرێت.